هەلی لاف کام و بەرپرس لە پشتی و یارمەتی دەدا ئارێژگای بە پارێ کێدانا خۆشەویستەکەی کێیە ئێستا لەسەر چ ئاینێکە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. خانمە گۆرانی بێژی کورد هێلی لاف ناوی ڕاستەقینەی هێلان عەبدوڵڵایە لە ساڵی 1970 لەدایک بووە لە وڵاتی ئێران. خۆی باسڵ خەڵکی دۆکە بەڵام لەبەر کوردایەتی و ڕیان لە ئێران کردو و لەوێش لەدایک بووە. دواتر چوون بۆ تورکیا و لەوێشەوە بۆ هەندەران بۆ فنلەندا. تەمەنی منداڵی لە فنلەندا بەڕێ کردووە و باز لەوەش دەکا هەر لە تەمەنێکی بچووکەوە باوکی نردوێتی بۆ موزیک سکۆل و دواتر لە تەمەنی 18 ساڵی دەچێتە ئەمریکا و لەوێن دەرێکە کۆرسی موزیک و کۆرسی سەما دەخوێنێ. چەندی ساڵ بەردەوام دەبێ و دواتر لە یوتیوب چەناڵەکەی خۆیدا چەند ڤیدیۆ کلیپێکی خۆی بڵاو دەکاتەوە. پرۆدیوسەرێک لە ئەمریکا هەڵی دەبژێرێتن و پێکەوە کار دەکەن تاکو چەند گۆرانێک بەرهەم دێن و زۆریان بەدڵ دەبێتن. بۆیە یەکەم گۆرانی ڕێشی بۆ تۆمار دەکەن. کچە گۆرانی بێژی کورد هەلی لاف سەرنجڕاکێشترین کلیپی خۆی بڵاو کردەوە بە ناوی ڕسێک ئید ئال لە شاری هەولێر گۆرانی و کلیپەکەی ئەنجامدا. هەلی لاف بەوە ناسراوە پێ دەڵێن کچە شێرەکە. کچە شێرەکە هەڕاستەوخۆ دوای بڵاوبوونەوەی کلیپەکەی کەوتە بەڕەخنەی بینەران لە سۆشیال میدیا و لە نێو خەڵک و لە نێو تیڤەکان. ئەویش لە وەڵامدا دەڵێ من پێم خۆشە ستایلێکی نوێ بهێنمە نێو کوردستان و وەکو ئینتەرناشناڵ ئیش بکەم وەکو ڕێهانە و بیۆنسێ. و باسی کلیپەکەشی دەکات دەڵێ ئالبێت کۆمپانی سپۆنسەری کلیپەکەمی کردووە هەروە ئەوانی یارمەتی دەرم بوونە. من کاتی هاتمە هەولێر کەسم نەدەناسی چوومە لای ئەو کۆمپانیە ئەوانیش دەستیان گرتم و فکرەکەی منیان پێ جوان بوو بۆیە لەگەڵیان ئاغدەم کرد و کارەکەشم کرد. دوای ئەوە کلیپی پێشمەرگەم کرد وەروە دووبارە سپۆنسەریان کردم بەڵام بەهۆی نەبوونی سپۆنسەر لە دوای کلیپەکەی پێشمەرگەم من 3 ساڵ کلیپم نەکرد. و ئێستا کەش زۆر سوپاسیام کۆمپانیاکان دەکەم کە پشتگیریم دەکەن بۆ کلیپەکانم. ئارێژگای بە پارێ کێدانا هێلی لەڤژ لای سەیرە دەڵێ هەموو کەسێک پرسیاری ئەوم لێ دەکەن چۆن ئەو پارێت کۆ کردوتەوە و ئارێژگای پێدادنێ و ڤیدیۆ کلیپی دەکەی. ئەویش لە وەڵامدا دەڵێ من هەر لە منداڵیەوە دەستم بەکار کردووە دواتریش لە تەمەنی 18 ساڵی چوون بۆ ئەمریکا و لە ئەمریکاش ئیشم کردووە پارەم کۆ کردوتەوە تاکو توانیتم ئەو ئارێژگایەت دابنێم و زۆر سوپاسی خێزانەکەشم دەکەم کە یارمەتیان داوم. لە ئێستاشدا لە هەولێر خاوەنی ئارێژگایەک و شۆپینگێکی جلوبەرجی خانمانە وەروەها دەژڵێتن لە دۆک بام نزیکانە ئارێژگایەکی تر دادنێم وەروەها لە دوو بەش بام نزیکانە ئەوێن دەریش دەکەمەوە بەڵام لەبەر کۆرۆنە تاکو ئێستا ئیشم لەسەرەوان نەکردووە و دەژڵێ خەڵک زۆر بە هەڵە بیر دەکاتەوە دەڵێن هێلی لاف بەرپرسێکی لە پشتە یارمەتی دەداتن لە ڕووی پارەوە بەڵام من هەر لە منداڵیەوە کارم کردو و پارەم کۆ کردوتەوە و هەموو شتەکانی خۆمە و هیچ بەرپرسێکیش لە پشتمەوە نییە. و پرسیاری ئەوەشی زۆر لێ دەکرێت خۆشەویست کێ و خۆشەویست هەیە ئەو تاکو ئێستا بێ وەڵام ماوەتەوە هیچ قسەیەک ناکە دەڵێ نۆ کۆمنت هیچ وەڵامێک ناداتە هەوادارەکانی. ماوەیەک پێشێستا ڕەخنەیەکی زۆریان لە هێلی لاف گرت لەسەر گۆرانی بۆی بای. هێلی لاف لە کلیپی بۆی بای لەسەر پشتی پیاوێک دادەنیشێ و دەژڵێ لاسای مارلی مۆڕۆی کردوتەوە. بۆچی تەقلیدی کەسێکی تر دەکاتەوە بۆچی خۆی نابێ. دەڵێ شانازی دەکەم گەر لاسای مارلی مۆڕۆ بکەمەوە لەبەرەوەی ئایکۆنێکی هۆلیوودا هەموو دەرگاکانی شکاند بۆیە ئەم بیر و بۆچینە ئی کۆمپانیای سۆنی مۆزیک بوو بۆیان دانابووم و منیش پێم جوان بوو ئەو ڕۆلە بجێڕم و ڕیسکێک بوو بۆ من و چەند ئەم دیمەنەیان کردووە بۆ من شانازیە
کەم دیمەنم ئەنجام داوە و زۆر دڵیشم پێخۆشە. وە لە دوای بڵاوبوونەوە ئەو کلیپم چەندین هەڕەشەم بۆ هاتووە، هەڕەشەی کوشتن و هەڕەشەی لێدان و چەند هەڕەشەیەکی تر. وەمە دەزانم گروپێکن دانێ من سار بکەنەوە، بەڵام من گویان پێنادەم، بەردەوام دەبم. ئێستا لە کارەکانم تێناگەن، دوای چەندین ساڵ تێدەگەن، چ کارێکی گەورەم کردووە. و ئەو گروپە ئێستاوم بە دیسلایکی گۆرانی بۆی بای لە یوتیوب چەناڵەکەم، بۆیە زۆر دڵگران بوومە لە جاتی ئەوەی پشگیریم بکەن دانەوێ من بکەوم، بەڵام من لەسەر ئەو کاری خۆم بەردەوام دەبووم و کۆڵ نادام. وە تاوەکو ئێستا خات و هێلی لاف چەندین خەڵاتی گرانبەهای لە دنیا وەرگرتووە. یەکێک لەو خەڵاتانە کلیپی پێشمەرگە بوو لە وڵاتی ئەمریکا لە شاری واشنگتن دیسی، خەڵاتی باشترین گۆرانیان پێبەخشی. وەروە فلیمێکێکی دەرهینا بوو لە فەڕەنسا لە فیستیڤالی کان، بە هەمان شێوە خەڵاتێکی باشی وەرگرت و وە بەجلی کردیەوەش چووە سەر فەرشی سوور لە کان. وە تاوەکو ئێستا خەڵک سەریان سوڕماوە نازانن هێلی لاف نمایشکارە، هونەرمەندە، مۆدێلە یان بزنس وومێنە یان مێکاپ ئارتیستە. بەڵام ئەو لامدا دەڵێ پێم خۆشە هەمویان بووم بێ جیاوازی، بەس لە سەرووی هەمویانەوە من ئارتیستم، واتە هونەرمەندم، هونەر پێشکەش دەکەم. وە دەژڵێتم من گەر کار نەکەم ئەی چۆن پارە کۆ بکەمەوە بۆ هونەرەکەم، چۆن ڤیدیۆ کلیپەکان تۆمار بکەم و چۆن بتوانم سەفەر بکەم، کارەکانم بە شێوازێکی پرۆفیشنال بۆ ئێوە ئامادە بکەم، خزمەتتان بکەم و پێم خۆشە کوردیش بە هەموو وڵاتانی دنیا بناسێنم. وە پرسیاری ئەوەشی بۆ دەچێ تۆ لەسەر چ دینێک و چ ئاینێکی؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ من دایک و باوکم ئیسلامن، واتە منیش ئیسلامم. خات و هێلی لاف چەند ڕۆژێک پێشێستا لەگەڵ هونەرمەندی بەڕێگەز عەرەب محەممەد سالم کلیپێکیان بڵاو کردەوە بە ناوی مشتا گلک، نەکدانەوێکی زۆری هێنا. هێلی لاف بە زمانی عەرەبی و ئینگلیزی بەشدار بوو، وەروە محەممەد سالمیش بە زمانی عەرەبی. و راپۆرتێکی زۆر جوانمان بۆ ئامادە کردن، دوای ئەم راپۆرتە بۆتان بڵاو دەکەینەوە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکە. و پێتان خۆشە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کورد ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بەجێ بێڵێن. دووبارە زۆر سپاس بۆ لایککردن و شێرکردنتان، وەروە چەناڵی یوتیوبەکەشمان سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی بەردەوام بین لەگەڵتان. زۆر سپاسان دەکەین، هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.